پیرۆزبایی جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان لە هەموو گەلی کوردەکەم لە چوار پارچەی کوردستان پیرۆزبایی یەکەم لە مناڵەکان و ڕەفیقەکان و کەسوکارم هیوادارم هەردوو جەژنەکە بێ بە خێر و بەرەکەت و خۆشی بەسەر گەلی کووردا و هەموو جیهانە ئینشەڵا ئەم مشکلە و شەڕ و ئاژاوەیە نەمێنێ و خەڵک بە ئارامی دانیشە ئەم جەژنە بکات. نەورۆزی جاران نەورۆزێکی تام و چێژێکی خۆشتری هەبوو، ئێمەش گەنجتر بووین بەڕاستی بۆ ئێمە فەرقی هەبوو. نەورۆز کە ئەکرا لە ساڵان خەڵک باوەیەک تەقریبەن مانگێک پێش نەورۆز جل و شتی بۆ مناڵیە کرد و بۆ خۆیە کرد و ماڵی حازرە کرد و ئەنجا یەک دوو ڕۆژ پێش نەورۆزیش خەڵک لە بازار هەچی پێویستی ئەو ڕۆژەی جەژن بوو ئەی کڕێ ئەنجا هەموو دان و خواردنێکیان دروستە کرد ئەچون بۆ ئەو زۆر دەرەوە ئەچون بۆ قەشقۆڵی ئەچون بۆ کاکە ئەحمەی بۆن خۆش ئەچون بۆ شەخسەکەی ئابلاغ ئەم شوێنانە هەبوو کە بۆ مامەیارە بۆ شوێنێکی هەبوو لای مامەیارەوانێ هەر بیرمەچێتەوانێ ئەوی شوێنێک بوو زۆر خۆش بوو ئێمە ئەچون بۆ ئەو شوێنانە چکە نەورۆز لە ئەسڵان لە مامەیارە ئەکرایەوانێ هەموو خەڵقەکە ئامادە بوو ئەچوو بۆ ئەو شوێنانە و ئەو خواردانەیە بەر لەو دەشت و دەرەوە کورسەیرانێکی خوارد. بەڵام ئێستا واقعێک خەڵک هەموو ماڵێکیش هەموو خەڵقێکیش ماڵ و مناڵ ئەو ئێوارەیە کە بۆ بەیانی نەورۆز بوو ئەو شەوە لەبەر ماڵەکانی خۆیانە ئاگریانە کردەوە. من خۆم مناڵە بەختیاری بوو مناڵەکانم دارم ئانێ و لەبەر ماڵی ئێمە ئاگرێکی گەورە کرا و هەموو مناڵی گەڕک و خەڵق دەور و پشتی و گەڕەکەکە کۆبوونەوە بە گۆرانی نەورۆز ئەم ڕۆژی ساڵی تازێ نەورۆزە هاتەوە بە چەپڵە ڕێزان و بە گۆرانی ئەم نەورۆزیان پیرۆزە کرد. بەڵام ئێستا ئەم نەورۆزە ئێستا لەبەر ماڵەکانە ناکرێتەوە شوێنی تایبەتیاندان و بۆی گەڕەکان و هینەکان ئەوسا مناڵ زۆری تایی ئەسووتان بەڵام بەخوا من هەموو جارێ داریشمانێ ئەم گوبی سووتێنێت تایە بوو خراپە بۆ ژینگە ئێستا نەورۆزیان کردووە بە شوێنی دانراوە بۆ کردنەوەی نەورۆز لە سەواڵەکە کرێتەوە لە مامەیارە کرێتەوە لە دوکان خەڵک بۆ بەیانی ئەچێ بۆ سەیران بۆ دوکان ئەم شوێنانیان تەحدید کردووە لەبەر ماڵمەدا ئەکرێتەوە لە سلەیمانی. بەڕاستی ئەوە باشە ئەو خەڵقە هەمووی کۆبێتەوە لە دەورە ئەو ئێوارەیە کە بۆ بەیانی بیستویەکی مانگە خۆی ئەو ئێوارەیە نەورۆز کرێتەوە کە بۆ بەیانی بیستویەکە. ئیتر هەمووی ئێمەش منیش خۆمۆکو وەکو خۆم هەر لە کۆنی شەبەرژاریم کرد چکە زۆرم حەز لە نەورۆز بووە هەموو بۆنەکانم لا خۆش بوو بۆ ئاینەکان بۆ نەتەوەیەکانم هەمووی لا پیرۆزە حەزمە کرد. بەڕاستی یەکش بڵێم ساڵێکیان لە ئەوروپا بووم نەورۆز بوو وتم ئەگەر نەڕۆمەوە بۆ نەورۆز من دڵمەوەسێ باوەڕەکەی تکتیان بە دووقات بۆ کڕیم هەتا ئەو ڕۆژە کە نۆزدەی مانگ بوو گەیشتمەوە سلەیمانی بۆ ئەوی بەشداری نەورۆزکەم خۆم بەشداری هەموو نەورۆزێکەکەم هەموو بۆ ئاینەکانیشەکەم بەڵام نەورۆزم زۆر لا پیرۆز و زۆر خۆشەویستە لە دڵما حەزەکەم نەورۆزێکی پەربەها بێ خۆشەویستی خەڵک بە یەکتری بگوێزێتەوە و هەمووەکو پیرۆزبایی لە یەکتری بکەن و نەورۆزیان لە پیرۆزەکەم. بەڕاستی نەورۆز من ئێسش کە لەم تەمەنام ڕۆژی نەورۆز ئەچم بۆ سەواڵەکە حەزەکەم ئەو ناوە ببینم و ئەو ئاگرانە لە کوێکرێتەوە بەشداری ئەەکەم و لەگەڵەوە شابۆ بەیانیش خەڵک هەمووی زۆربەی بۆ دووکانە چێ منیش حەزەکەم وەکو دایکی گروپەکەم و دایکی مناڵان بچم بۆ دوکان ئەو نەورۆزە لەوێ بکەمەوە. وەڵاهی بۆ نەورۆز خەڵقی تر بە پێی ئیمکانێت جلیە کرد بە پێی ئیمکانێتی خۆی جلی بۆ مناڵەکانی کرد بەڵام هەموو یەکێک لە ڕۆژی نەورۆزە جلی بۆ مناڵەکانی کرد چکە ئەو جەژنە جەژنێکی نەتەوایەتی پیرۆزە و هەموو بۆ مناڵەکانیان جلیان هەکرد. ئێمە شەرعینەش لەو ڕۆژە جلی تازەمانە کرد بۆ نەورۆز. ئەو چێشتونانش کە بۆ نەورۆزەکرا بەڕاستی زۆری باواقع بڵێم چکە لە بەهارایە زۆربەی یاپراخیان دروستە کرد یاپراخی گەڵابێ و بەعزێکیش برنج و مریشک و ئەمانەی لێنا بە پێی ئیمکانێت و خۆشی خۆی بەڵام وەختی خۆی بەخوا ئێمە یەکش دەڵێم ئێمە کە نەورۆزە بوو خورما ڕۆرمانە کرد و هێلکەمانە کوڵان و پەنیر و نان و ئەم شتانەمان حازرە کرد و
بۆ بەیانی ئەمان بەرەوە و دەشتە ئەمان خوالی تێگەر شوێنەکە نزیکشی وایە وەکو کاکەحمەی بۆن خۆش نزیک بوو لە چوارباخەوە شخصەکەی ئابلات نزیک بوو بە پێ ڕۆژ خۆزیارە زۆر نەبوو ئەو شتانەمانە بەر چێشتونانمان نەکرد بەڵام ئێستا خوارەی بڕێشت زۆرە و خەڵکەکە حەزی لە خواردنی خۆشە هەموو خواردنێک دروستەکە بە پێی ئیمکانێتی ئاپراخەکەن برنجەکەن ئیتر بە پێی توانای خۆیان هیوایە بینیمە کفتەی کردووە هانوێتی لە ڕۆژی نەورۆزا خواردوێتی بە پێی پێویستی خۆ بەڵام حەزەکەم یەکشت بڵێم خۆزگە هەموو تاکێکی خەڵک بەیانی نەورۆز هەستا وەکو جەژنەکانی کە بەیانی هەستایە چێشتی لێ بنایە وەکو جەژنی چۆن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بۆ بەیانی هەڵاسی ئەو کاتە چێشیان لێ ناکە من حەزم لەوەیە کە بەیانیان هەستم لە جەژنی نەورۆزانانی بەیانی وەکو جەژنەکانی کە بخۆم ئێستا بارەی دۆخ تۆزێ لەم کاتە تووشی ئەم بەڵایە بووین شەڵا خوا لامان ناو کوردستان بپارێزێ خۆتان نەزانن ئەوانەی کە چاویان بە کوردستانە هەڵایەوە تا هە درۆنمان تێگرن خوا بەمان پارێزێ و کوردستان بپارێزێ وەڵی جەژنی ئەم ساڵ تۆزێ خەڵک دڵی ترسێکی لە دڵایە لەوانەیە بڵێم زۆر نەوێرێ دوورکەوێتەوە ئیشەڵا ئەم شتانەشمان هەر لە کۆڵە بێتەوە هەتا سەوڵەکە هەرە توانین بڕێن ئیشەڵا ئەوەش ئەبێت خەڵقەکە من داوا لەو گەنجەکانەکەم کە لەم نەورۆزە جلی کوردی جوان لەبەرکەن خاصەتەن بۆ ئێوارەی نەورۆز بەجلی کوردی و ڕازاوە بێنە دەرەوە و بۆ بەیانی کە ئەچن بۆ هەر شوێنێ بۆ دووکان و هەر سەیرانگایەک بە جلی کوردی ڕەسەنایەتیەوە بڕۆن چکە جلی کوردی ڕەسەنایەتی ئەگەر بۆ نەورۆز لەبەرینەکەی بۆ کەی لەبەریەکەی پێویستە بە گەنج و لە تەمەنەکانیش هەر عینەن گەنجەکان دڵیان خۆش بێ و شڵا هەر دڵیش خۆشە بێ دڵیان خۆشە بێ جلی کوردی ڕەسەنایەتی لەبەرکەن و خۆیان بڕازێنەوەوان و بێن بۆ نەورۆز.